یەکەم نامەی پۆڵس بۆ کڵێسای سالۆنیکی. بەشی یەکەم. لە پۆڵس و سیلا و تیمۆساوسەوە بۆ کڵێسای سالۆنیکیەکان کە لەگەڵ خودای باوک و عیسای مەسیحی خاوەنشکۆدا بوونەتە یەک، با نیعمەت و ئاشتیتان لەگەڵ بێت. سوپاسگوزاری بۆ باوەڕداران. هەموو کات لە پێناوی هەر یەکێکتاندا سوپاسی خوددا دەکەین و بێبڕانەوە لە نوێژەکانمان یادتان دەکەین بەردەوام لە بەردەم خودای باوکماندا ئەو کارانەتان بەبیردەهێنینەوە کە بەرهەمی باوەڕتانە، هەروەها ئەو ڕەنجەتان کە لە خۆشەویستیەوەیە و ئەو دان بەخۆداگرتنەشتان کە سەرچاوە دەگرێت لە هیواتان بە عیسای مەسیحی خاوەنشکۆمان. ئەی خوشکان و برایان، خۆشەویستانی خوددا، دەزانین کە خوددا ئێوەی هەڵبژاردووە، چونکە تەنها بە قسە پەیامی ئینجیلمان بۆ نەهێنان، بەڵکو بە هێز و بە ڕۆحی پیرۆز و بە دڵنیایی تەواوەوە، وەک دەزانن لە پێناوی ئێوە لە نێوتاندا چ جۆرە کەسێک بووین. ئێوەش لە ئاسایی ئێمە و مەسیحی خاوەنشکۆتان کردەوە لە تنگانەیەکی گەورەدا بە خۆشی ڕۆحی پیرۆز پێشوازیتان لە پەیامەکە کرد، تاکوبوونە نمونە بۆ هەموو باوەڕداران لە مەکدۆنیا و ئەخایا. پەیامی مەسیحی خاوەنشکۆ لە لای ئێوەوە بڵاو کرایەوە، نەک تەنها لە مەکدۆنیا و ئەخایا، بەڵکو ناوبانگی باوەڕتان بە خوددا لە هەموو شوێنێکدا بڵاو بووەتەوە. لەبەر ئەوە پێویست ناکات هیچ شتێک بڵێین، چونکە خۆیان باسمان دەکەن کە پێشوازیتان لە ئێمە چۆن بووە و چۆن لە بتپەرستیەوە گەڕاونەتەوە بۆ لای خوددا، تاکو خودای زیندوو ڕاست بپەرستن و چاوەڕێی کوڕەکەی بکەن لە ئاسمان، ئەوەی لە نێو مردووان هەڵیستاندەوە، مەبەست لە عیسایە کە لە تووڕەیی داهاتووی خوددا دەربازمان دەکات. بەشی دووەم. خزمەتکردنی پۆڵس. ئەی خوشکان و برایان، خۆتان دەزانن هاتنمان بۆلاتان بێسوود نەبوو، بەڵکو وەک دەزانن پێشتر لە فیلیپی ئازارمان چێشت و سوکایەتیمان پێکرا، بەڵام بە پشتیوانی خوددا سەرڕای دژایەتیەکی زۆر ئازایانە باسی مزگێنی خودامان بۆ کردن. مەبەستی ئێمە لە هاندانتان چەواشەکردن و بەڕەڵایی و خەڵەتاندن نییە، بەڵکو هەروەک چۆن لەلایەن خودداوە پەسەند کرابین کە متمانەی مزگێنیمان بدرێتێ، بە هەمان شێوە دەدوێین. ئەمەش بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خەڵک نییە، بەڵکو ڕەزامەندی خوددا کە دڵمان تاقی دەکاتەوە. خوددا شایەتە نە زمان لووسیتان بۆ دەکەین و نە لەبەر چاوچنۆکیە، وەک دەزانن. چاوەڕوانی ستایش و پێداهەڵدانی خەڵک نەبووین، نە لە ئێوە و نە لە کەسانی دیکەش. وەک نێردراوانی مەسیح دەمانتوانی بارگرانی بین لەسەرتان، بەڵام نەرمونیان بووین لەگەڵتاندا، وەک دایکێک شیر بداتە منداڵەکانی. بەڕادەیەک ئێوەمان خۆشویست کە ئامادە بووین نەک تەنها مزگێنی خوددا، بەڵکو خۆشمان لەگەڵتاندا بەش بکەین، چونکە ئێوە لە لای ئێمە زۆر ئازیز بوون. خوشکان و برایان، دڵنیام ڕەنج و ماندووبوونی ئێمەتان لە یادە، شەوڕۆژ کارمان دەکرد تاکو بەسەر کەستانەوە نەبینەبار کاتێک مزگێنی خودامان بۆ ڕاگەیاندن. ئێوە و خودداش شایەتن کە لە نێو ئێوەی باوەڕداردا چۆن بە پیرۆزی و ڕاست و دروستی و بێگلەیی ڕەفتارمان کردووە، هەروەک دەزانن کە ئێمە لەگەڵ هەر یەک لە ئێوە وەکو باوکێک هەڵسوکەوتمان کرد، وەک چۆن باوکێک لەگەڵ منداڵەکانی خۆیدا هەڵسوکەوت دەکات. هانمان دەدان و ورەمان بەرز دەکردنەوە و لێتان دەپاڕاینەوە، بە شێوەیەک بژین شایانی خوددا بێت، ئەوەی بۆ شانشین و شکۆی خۆی بانگتان دەکات. لەبەر ئەمە بێبڕانەوە سوپاسی خوددا دەکەین، چونکە پەیامی خودداتان وەک پەیامی مرۆڤ لە ئێمە وەرنەگرت، بەڵکو وەک بەڕاستی وشەی خوددا بێت، لە ڕاستیشدا هەر بەو جۆرەیە، ئەوەی لە ناو ئێوەی باوەڕداریشدا کار دەکات.
ئەی خوشکان و برایان، ئێوە بوون بە لاساییکەرەوەی کڵێساکانی خوددا لە یەهوودیا، واتە ئەوانەی کە لەگەڵ عیسای مەسیحدا بوونەتە یەک، چونکە ئێوە بەدەستی هاوڵاتیەکانی خۆتان هەمان ئەو ئازارانەتان کێشا کە باوەڕدارانی یەهوودیا بەدەستی جوولەکەکان کێشایان، ئەوانەی عیسای خاوەن شکۆ و پێغەمبەرانیان کوشت و ئێمەیان چەوساندەوە. خوددا ڕازی ناکەن و لە دژی هەموو خەڵکن. ڕێگامان لێدەگرن لەوەی بۆ نەتەوەکان بدوێین تاکو ڕزگار بن، بەمەش کاسەی گوناهەکانیان سەرڕێژ دەکەن، بەڵام لە کۆتاییدا تووڕەی خوددا هاتووەتە سەریان. بەڵام ئەی خوشک و برایان، ئێمە کە بۆ ماوەیەکی کورت لێتان دوورکەوتینەوە بە چاو نەک بەدڵ، زۆر شەیدا و پەرۆشی بینینتان بووین. ویستمان بینە لاتان، لە ڕاستیدا خۆم وەک پۆڵس چەند جارێک هەوڵم دا، بەڵام شەیتان ڕێی لێگرتین. هیوا و خۆشی و تاجی شانازیمان لە بەردەم عیسای خاوەن شکۆمان چییە لە کاتی هاتنیدا؟ ئایا ئێوە نین؟ ئێوە شکۆ و خۆشیمانن. بەشی سێیەم. ناردنی تیمۆساوس بۆ سالۆنیکی. بۆیە کاتێک بەرگەی دووری ئێوەمان نەگرت، بە باشمانزانی بە تەنها لە ئەسینا بمێنینەوە. تیمۆساوسمان نارد کە برا و هاوکارمانە بۆ خوددا لە مزگێنی مەسیحدا، بۆ ئەوەی باوەڕتان بەهێز بکات و هانتان بدات تاکو لەم ناخۆشیانەدا کەس نەهەژێت. خۆتان دەزانن کە بۆ ئەمە دیاری کراوین. لە ڕاستیدا کاتێک لەلاتان بووین بەردەوام پێمان گوتوون کە تووشی چەوسانەوە دەبین، وەک دەزانن ڕوویدا. لەبەر ئەوە منیش کاتێک بەرگەم نەگرت، تیمۆساوسم نارد بۆ ئەوەی دۆخی باوەڕتان بزانم، نەوەک تاقیکەرەوە تاقی کردبنەوە و ڕەنجمان بەفیڕۆ بچێت. بەڵام ئێستا تیمۆساوس لە لای ئێوەوە هاتەوە بۆ لامان، مژدەی باوەڕ و خۆشەویستی ئێوەی پێداین، هەروەها چۆن هەردەم بە چاکە یادمان دەکەن و پەرۆشی بینینمانن، هەروەک چۆن ئێمەش بە پەرۆشین بۆ بینینی ئێوە. لەبەر ئەوە خوشکان و برایان، لە کاتی تەنگانە و چەوسانەوەماندا باوەڕتان هاندەرێکی گەورە بوو بۆمان، چونکە ئێوە بەهۆی یەکبوونتان لەگەڵ مەسیحی باڵا دەستدا چەسپاون، ئێستا ئێمەش بەڕاستی دەژین. نازانین بە چ شێوەیەک سوپاسی خوددا بکەین لەبەر ئەو هەموو دڵخۆشیەی لە بەردەم خوددامان بە ئێوە هەمانە. شەو ڕۆژ گەرمتر دەپاڕێینەوە تاکو بتان بینین و کەم و کوڕی باوەڕتان دابین بکەین. با خودای باوکمان و عیسای پەروەردگارمان ڕێگای هاتنمان بۆ لاتان ئاسان بکات. هەروەها داواکارین عیسای خاوەن شکۆ خۆشەویستیتان بۆ یەکتری و هەموو خەڵکی دیکە زیاد و سەرڕێژ بکات بە ئەندازەی خۆشەویستی ئێمە بۆتان. با عیسای خاوەن شکۆمان دڵتان بەهێز بکات تاوەکو لە کاتی گەڕانەوەی لەگەڵ هەموو گەلە پیرۆزەکەی لە بەردەم خودای باوکمان بێگلەیی لە پیرۆزیدا بن. بەشی چوارەم. ژیانێک بۆ ڕازیکردنی خوددا. لە کۆتاییدا خوشکان برایان، ئێمە فێرمان کردوون کە دەبێت چۆن بژین تاکو خوددا ڕازی بکەن وەک ئاواش دەژین. ئیتر داواتان لێ دەکەین و لێتان دەپاڕێینەوە بە ناوی عیسای خاوەن شکۆوە تاکو زیاتر خۆتان تەرخان بکەن، چونکە دەزانن ئەو ڕاستپاردانە چی بوون کە بەدەسەڵاتی عیسای باڵا دەست پێماندان. خواستی خوددا ئەوەیە کە پیرۆزکراو بن، واتە واز لە داوێن پیسی بهێنن و هەریەکەتان فێری ئەوە بێت کە چۆن جەستەی خۆی پاک و پیرۆز بپارێزێت، نەک بە ئارەزووی هەوەسبازی وەک ئەو نەتەوانەی خوددا ناناسن. هەروەها لەم بارەوە کەس بۆ مەرامی خۆی سوود لە براو خوشکەکەی وەرنەگرێت، هەروەها خراپەیان بەرامبەر نەکەن، چونکە یەزدان تۆڵەی هەموو ئەمانە دەکاتەوە، وەک پێشتر پێمان گوتون و
ئاگادارمان کردوونەتەوە. خوددا بانگی نەکردوین بۆ گڵاوی، بەڵکو بانگی کردوین تاکو بە پاک و پیرۆزی بژین، کەواتە ئەوەی ئەم فێرکردنە ڕەت بکاتەوە، مرۆڤ ڕەت ناکاتەوە، بەڵکو خوددا ڕەت دەکاتەوە کە ڕۆحی پیرۆزی خۆی پێدان. دەربارەی خۆشەویستی برایانە پێویست ناکات بۆتان بنووسم، چونکە خۆتان لە خودداوە فێربوون یەکتریتان خۆش بوێ. لە ڕاستیدا هەموو خوشک و برایانتان لە تەواوی مەکدۆنیا خۆش دەوێت. لەگەڵ ئەوەشدا ئەی خوشک و برایان، تکاتان لێ دەکەین کە زیاتر و زیاتر بەم شێوەیە بن. با ئامانجی ئێوە بەڕێکردنی ژیانێکی ئارام و هێمن بێت. سەرتان لە کاری خۆتان دابێت و بەدەستی خۆتان کار بکەن وەک ڕامان سپاردوون، تاکو بە لێوەشاوەیی بژین لەگەڵ ئەوانەی دەرەوە و پێویستیتان بە کەس نەبێت. هاتنەوەی عیسای خاوەن شکۆ. خوشکان برایان، نامانەوێت سەبارەت بە نوستوان بێئاگا بن، تاکو وەک ئەوانەی دیکە خەمبار نەبن کە هیوایان نییە. لەبەر ئەوەی باوەڕمان بەوە هەیە کە عیسا مرد و هەستایەوە، بە هەمان شێوە باوەڕیشمان بەوە هەیە کە خوددا ئەو باوەڕدارانە بۆ لای خۆی دەبات کە بە یەکبوون لەگەڵ عیسادا نووستون. ئێمەش بە گوێرەی فێرکردنی مەسیح ئەمەتان پێڕادەگەیەنین، ئێمەی زیندوو کە ماوین هەتا هاتنەوەی مەسیحی خاوەن شکۆ پێش نوستوان ناکەوین، چونکە مەسیحی خاوەن شکۆ خۆی بە دەنگی بەرز فەرمان دەدات، بە دەنگی سەرۆکی فریشتەکان و بە کەڕەنای خوددا لە ئاسمانەوە دێتە خوارەوە و یەکەم جار ئەو مردووانە هەڵدەستنەوە کە لەگەڵ مەسیحدا بوونەتە یەک. اینجا ئێمەی زیندوو کە ماوین هەمومان لەگەڵیان لە هەوردا دەڕفێنرێین بۆ پێشوازی مەسیحی خاوەن شکۆ لە ئاسماندا، ئیتر هەمیشە لەگەڵ ئەو دەبین. بۆیە بەم قسانە یەکتری هان بدەن. بەشی پێنجەم. خوشکان برایان، سەبارەت بە کات و بەروار پێویست ناکات بۆتان بنووسین، چونکە خۆتان باش دەزانن هاتنی ڕۆژی یەزدان وەک هاتنی دز وایە لە شەودا. کاتێک خەڵکی دەڵێن ئاشتی و ئاسایشە، دەست بەجێ مردن دێتە سەریان. وەک ژانی ژنی سکپڕ لە ناوەختدا دێت و ناشتوانن دەربازیان بێت. بەڵام ئێوە خوشکان برایان، لە تاریکی دانین تاکو ئەو ڕۆژە وەک دز لە ناکاو بێتە سەرتان، چونکە هەمووتان ڕۆڵەی ڕووناکی و ڕۆژن، ڕۆڵەی شەو یان تاریکی نین. کەواتە ئێمە وەک خەڵکی دیکە ناخەوین، بەڵکو با ئێشک بگرین و وریابین، چونکە ئەوانەی دەخەون بە شەو دەخەون و ئەوانەی سەرخۆش دەبن بە شەو سەرخۆش دەبن. بەڵام ئێمەی ڕۆڵەی ڕۆژ باوریابین و زرەی باوەڕ و خۆشەویستی لەبەر بکەین و هیوای ڕزگاری وەک کڵاوی ئاسنین لەسەر بکەین، چونکە خوددا ئێمەی بۆ تووڕەیی دەستنیشان نەکردووە، بەڵکو بۆ بەدەستهێنانی ڕزگاری لە ڕێگەی عیسای مەسیحی خاوەن شکۆمانەوە، ئەوەی لە پێناوی ئێمەدا مرد، تاکو ئەگەر بەخەبەر بین یاخود نستوو لەگەڵ ئەو بژین. لەبەر ئەوە یەکتری هان بدەن و یەکتری بنیاد بنێن وەک دەیکەن. ئیتر خوشکان و برایان، داواتان لێ دەکەین ڕێزی ئەوانە بگرن کە لە نێوتاندا زەحمەت دەکێشن و بە یەکبوون لەگەڵ مەسیحی باڵا دەستدا سەرپەرشتی و ئامۆژگاریتان دەکەن لەبەر کارەکانیان، ئەو پەڕی ڕێز و خۆشەویستیان بۆ دەربڕن، بە ئاشتی لەگەڵ یەکتری بژین. ئەی خوشکان و برایان، لێتان دەپاڕێینەوە کە سەرزەنشتی تەمبەڵەکان بکەن، ورەی ترسنۆکەکان بەرز بکەنەوە، یارمەتی لاوازەکان بدەن و لەگەڵ هەمووان پشوو درێژ بن. ئاگادار بن پاداشتی خراپە بە خراپە مەدەنەوە، بەڵکو هەمیشە هەوڵ بدەن بۆ یەکتری و بۆ خەڵکی دیکەش باش بن. هەمیشە دڵشاد بن، بەردەوام نوێژ بکەن، لە هەموو بارودۆخێکدا
سوپاسی خوددا بکەن چونکە ئەمە ویستی خوددایە بۆ ئێوە بە یەکبوونتان لەگەڵ عیسای مەسیحدا. ڕۆحی پیرۆز مەکوژێننەوە. پەیامی ئەوانە بە سووک مەزانن کە دەڵێن پەیامی خوددا ڕادەگەیەنن، بەڵام هەموو شتێک تاقی بکەنەوە چی باشە دەستی پێوە بگرن. لە هەموو جۆرە خراپەیەک دوور بکەونەوە. سڵاوی کۆتایی. خودای ئاشتی خۆی بە تەواوی پیرۆزتان بکات. تەواوی ڕۆح و دەروون و جەستەتان لە کاتی هاتنەوەی عیسای مەسیحی خاوەن شکۆماندا بێگلەیی بپارێزن. ئەو خودایەی بانگتان دەکات دڵسۆزە و بەڵێنی خۆی دەباتە سەر. خوشکان و برایانم، نوێژمان بۆ بکەن. بە ماچی پیرۆز سڵاو لە هەموو گەلی خوددا بکەن. بە ناوی مەسیحی خاوەن شکۆوە ڕاتان دەسپێرم کە ئەم نامەیە بۆ هەموو باوەڕداران بخوێنرێتەوە. با نیعمەتی عیسای مەسیحی خاوەن شکۆمان لەگەڵتان بێت. دووەم نامەی پۆڵس بۆ کڵێسای سالۆنیکی. بەشی یەکەم. لە پۆڵس و سیلا و تیمۆساوسەوە بۆ کڵێسای سالۆنیکیەکان کە لەگەڵ خودای باوکمان و عیسای مەسیحی خاوەن شکۆدا بوونەتە یەک. با نیعمەت و ئاشتی لە خودای باوکمان و عیسای مەسیحی خاوەن شکۆوە لەگەڵتان بێت. سوپاس و نوێژکردن. خوشکان برایان، دەبێت هەردەم لەبەر ئێوە سوپاسی خوددا بکەین وەک شایستەیە، چونکە باوەڕتان زۆر گەشە دەکات و خۆشەویستی هەر یەکێکتان و هەمووان بۆ یەکتری زیاد دەکات. بۆیە ئێمە خۆمان لە کڵێساکانی خوددا شانازیتان پێوە دەکەین بەهۆی دان بە خۆداگرتن و باوەڕتان لەو هەموو چەوسانەوە و ناخۆشیانەی کە بەرگەی دەگرن. ئەمە بەڵگەیە کە حوکمی خوددا داد پەروەرانەیە تاکوشیاوی شانشینی خوددا بن، ئەوەی کە لە پێناویدا ئازار دەچێژن. لەبەر ئەوەی خوددا دادپەروەرە، ئەوانەی تەنگتان پێ هەڵدەچنن بە تەنگانە سزایان دەداتەوە. هەروەها ئێوە کە لە تەنگانن لەگەڵ ئێمە حەسانەوەتان دەبێت. ئەوە کاتێک ڕوودەدات کە عیسای خاوەن شکۆ لە ئاسمان لەگەڵ فریشتە بەتواناکانیدا لە گڕی ئاگردا دەردەکەوێت. سزای ئەوانە دەدات کە خوددا ناناسن و گوێڕایەڵی پەیامی ئینجیلی عیسای خاوەن شکۆمان نابن. ئەوانە بە لە ناوچوونی هەتایی سزا دەدرێن، دوور لە ئامادەبوونی مەسیح و شکۆی تواناکەی. کاتێک لەو ڕۆژەدا دێتەوە تاکو لەلایەن گەلە پیرۆزەکەیەوە ستایش بکرێت و ببێتە جێی سەرسامی لە نێو هەموو ئەوانەی باوەڕیان هێناوە، چونکە لە لای ئێوە شایەتیەکەمان باوەڕی پێکرا. هەردەم نزاتان بۆ دەکەین تاکو خودامان واتان لێ بکات شایانی بانگەوازەکەی بن. هەموو ئارەزوویەک بۆ چاکە و ئەو کردارەی لە باوەڕەوە سەرچاوە دەگرێت بەهێزەوە تەواوی بکات، بۆ ئەوەی ناوی عیسای خاوەن شکۆمان بەهۆی ئێوەوە شکۆدار بێت و ئێوەش بەهۆی ئەوەوە شکۆدار بن. بە گوێرەی نیعمەتی خودامان و عیسای مەسیحی باڵادەست. بەشی دووەم. مرۆڤی سەرپێچی. ئیتر خوشکان و برایان، دەربارەی هاتنەوەی عیسای مەسیحی خاوەن شکۆمان و کۆبوونەوەمان لەگەڵیدا داواتان لێ دەکەین خێرا بیرتان نەهەژێت و نەترسن لەوەی کە دەڵێن ڕۆژی یەزدان هاتووە بە پشت بەستن بە بینینی ڕۆحی پەیامی زارەکی یان بەنامەیەک کە دەڵێن گوایە لە ئێمەوەیە. بە هیچ شێوەیەک کەس هەڵتان نەخەڵەتێنێ، چونکە ئەو ڕۆژە نایێت ئەگەر پێشتر هەڵگەڕانەوە نەیێت و مرۆڤی سەرپێچی واتە کوڕی وێران بوو دەرنەکەوێت. ئەوەی بەرهەڵستی دەکات و بەسەر هەموو ئەوەی پێی دەگوترێ خوددا یان پەرستراو خۆی بەرز دەکاتەوە، تەنانەت لە پەرستگای خوددادا دەنیشێت و بانگەشەی خودایەتی دەکات. ئایا لە یادتان نییە کە لەلاتان بووم ئەمانەم پێدەگوتن؟ ئێستاش دەزانن چی بربەستە تاکو لە کاتی خۆیدا ئاشکرا بکرێت. ئێستا هێزی سەرپێچی بە نهێنی کار دەکات،
بەڵام تەنها هەتا ئەو کاتەی بربەست لەسەر ڕێلا دەچێت. ئەوسا سەرپێچی کار ئاشکرا دەکرێت، ئەوەی عیسای خاوەن شکۆ بە هەناسەی دەمی لە ناوی دەبات و بە دەرکەوتنی هاتنەوەی کۆتایی پێدەهێنێت. هاتنەوەی سەرپێچی کار پەیوەستە بە کارەکانی شەیتانەوە. ئەو هەموو جۆرە پەرجوو نیشانە و کارێکی سەیری درۆین بەکاردەهێنێت، هەروەها بۆ چەواشەکردنی لە ناوچووان هەموو بەدکاریەک بەکاردەهێنێت، چونکە خۆشەویستی ڕاستیان ڕەت کردەوە، ئەوەی ڕزگاریان دەکات. لەبەر ئەم هۆیە خوددا چەواشەی بەهێزیان بۆ دەنێرێت بۆ ئەوەی باوەڕ بە درۆ بکەن، تاکو هەموو ئەوانەی باوەڕ بەڕاستی ناکەن و حەزیان لە ناڕەواییە تاوانبار بکرێن. بەڵام ئەی خوشک و برایانی خۆشەویستی مەسیحی خاوەن شکۆ، ئێمە دەبێت هەردەم لەبەر ئێوە سوپاسی خوددا بکەین، چونکە خوددا ئێوەی بە یەکەمین بەرهەم هەڵبژاردووە تاکو بەهۆی پیرۆزکردنتان لەلایەن ڕۆحی پیرۆزەوە و باوەڕتان بەڕاستیەکە ڕزگارتان بێت. بۆ ئەمەش خوددا لە ڕێگەی پەیامی ئینجیلەکەی ئێمەوە بانگی کردن بۆ دەستکەوتنی شکۆی عیسای مەسیحی خاوەن شکۆمان. کەواتە خوشکان و برایان، چەسپاو بن و دەست بگرن بەو نەریتەی لە ئێمەوە فێربوون، چ بە وشە بێت یان بە نامە. با عیسای مەسیحی پەروەردگارمان خۆی لەگەڵ خودای باوکمان ئەوەی خۆشی ویستین و دڵنەوایی هەتاهەتایی و هیوایەکی باشی بە نیعمەت پێداین، ورەتان بەرز بکاتەوە و لە هەموو کردار و قسەیەکی چاک بتان چەسپێنێت. بەشی سێیەم، داوای نوێژکردن. لە کۆتاییدا ئەی خوشکان و برایانم، نوێژمان بۆ بکەن تاکو پەیامی مەسیحی خاوەن شکۆ بە خێرایی بڵاو بێتەوە و شکۆدار بێت، هەروەک ئەوەی لە لای ئێوە ڕوویدا، هەروەها تاکو لە کەسانی بەد و خراپ ڕزگارمان بکات، چونکە هەمووان باوەڕیان نییە. بەڵام مەسیحی خاوەن شکۆ دڵسۆزە ئەوەی دەتان چەسپێنێت و لە شەیتان دەتان پارێزێت. بەهۆی مەسیحی خاوەن شکۆوە متمانەمان بە ئێوە هەیە کە ئەوەی ڕامان سپاردوون دەیکەن و بەردەوام دەبن لەسەری. با عیسای مەسیحی خاوەن شکۆ خۆشەویستی خوددا و دان بە خۆداگرتنی خۆی بخاتە دڵتانەوە. ئاگاداری بۆ تەمبەڵەکان. ئێستاش خوشکان برایان، بە ناوی عیسای مەسیحی خاوەن شکۆمانەوە ڕاتان دەسپێرین کە لە هەر خوشک یان برایەک دوور بکەونەوە کە بە تەمبەڵی ژیان بەڕێدەکات و بە گوێرەی ئەو فێرکردنە ناڕوات کە لە ئێمەوە وەریگرتووە. ئێوە خۆتان دەزانن کە دەبێت چۆن لاسای ئێمە بکەنەوە، چونکە کاتێک لە لاتان بووین تەمبەڵ نەبووین. بە خۆڕایی نانی کەسمان نەخواردووە، بەڵکو شەو و ڕۆژ بە ڕەنج و ماندووبوون کارمان کردووە تاکو نەبینەبار بۆ کەستان. ئەمەش نەک لەبەر ئەوەی مافمان نییە، بەڵکو بۆ ئەوەی خۆمان بکەین بە نمونە بۆ ئێوە تاکو لاساییمان بکەنەوە. تەنانەت کاتێک لە لاتان بووین ئەم ڕاستپاردەیەمان پێدان، ئەوەی کار نەکات ناخوات. ئێمە بیستومانە هەندێکتان بە تەمبەڵی دەژین و کار ناکەن و خۆتان لە کاروباری کەسانی دیکەدا هەڵدەقورتێنن. بە ناوی عیسای مەسیحی خاوەن شکۆوە ئامۆژگاری و فەرمان بەو کەسانە دەکەین کە بەهێمنی کار بکەن و نانی خۆیان بخۆن. خوشک و برایان، ئێوەش لە چاکەکاری ماندوو مەبن. ئەگەر کەسێک گوێڕایەڵی ئەو ڕاستپاردانە نەبوو کە لەم نامەیەدا هاتووە، دیاری بکەن و تێکەڵی مەبن تاکو شەرمەزار بێت. بە دوژمنی دامەنێن، بەڵکو وەک برایەک ئاگاداری بکەنەوە. سڵاوی کۆتایی. با مەسیحی پەروەردگاری ئاشتی خۆی لە هەموو کات و دۆخێکدا ئاشتیتان بداتێ. با مەسیحی خاوەن شکۆ لەگەڵ هەمووتان بێت. من پۆڵسم و بە دەستخەتی خۆم ئەم سڵاوە دەنووسم. ئەمەش نیشانەیەکی ڕاستی هەموو نامەکانی منە. من بەم شێوەیە نامە دەنووسم. با نیعمەتی عیسای مەسیحی خاوەن شکۆمان لەگەڵ هەمووتان بێت.
یەکەم نامەی پۆڵس بۆ تیمۆساوس بەشی یەکەم. لە پۆڵسەوە کە نێردراوی عیسای مەسیحە بە فەرمانی خودای ڕزگارکەرمان و عیسای مەسیحی هیوامان بۆ تیمۆساوس کوڕی ڕاستەقینەم لە باوەڕدا با نیعمەت و بەزەیی و ئاشتی لە خودای باوک و عیسای مەسیحی خاوەن شکۆمانەوە لەگەڵت بێت. مەترسی فێرکردنی جیاواز. کاتێک بۆ ناوچەی مەکدۆنیا چووم، لێت پاڕامەوە لەوێ لە شاری ئەفەسۆس بمێنیتەوە تاکو خەڵکێک ڕاستپێری فێرکردنێکی جیاواز نەدەن و گوێ نەدەنە ئەفسانە و ڕەچەڵەکی بێکۆتایی، چونکە دەمەقاڵەی لێ دەکەوێتەوە لە بری پلانی خودایی کە لە باوەڕەوەیە. ئامانجی ئەم ڕاستپاردەیە بریتیە لە خۆشەویستی لە دڵێکی پاک و ویژدانێکی چاک و باوەڕێکی بێدووڕوویی. هەندێک لەمانە لایانداوە بەلای قسەی پوچدا ڕۆیشتوون. دەیانەوێ ببنە مامۆستای تەورات، هەرچەندە تێناگەن لەوەی کە دەیڵێن و دەیچەسپێنن. بەڵام دەزانین تەورات چاکە ئەگەر یەکێک بە دروستی بەکاری بهێنێت. هەروەها دەزانین تەورات بۆ کەسی ڕاست و دروست دانەنراوە، بەڵکو بۆ سەرپێچی کار و یاخیبووان، خوانەناس و گوناهباران، پیس و گڵاوەکان، دایک و باوک کوژان، بکوژان، داوێن پیسان و نێربازان، بازرگانانی کۆیلا، درۆزن و سوێندخۆرانی بەدرۆ، هەر شتێکیش لە دژی فێرکردنی دروست بێت بە گوێرەی پەیامی ئینجیلی شکۆی خودای بەرەکەتدار ئەوەی بە من سپێردراوە. سوپاسکردن بۆ بەزەیی خوددا. سوپاسی عیسای مەسیحی خاوەن شکۆمان دەکەم ئەوەی بەهێزی کردم و بە دڵسۆزی داناوم و بۆ خزمەتکردن دەستنیشانی کردم. هەرچەندە جاران کفرکەر و چەوسێنەر و توندڕەو بووم، بەڵام عیسا بەزەیی پێم داهاتەوە چونکە بە نەزانی و بێباوەڕی دەم کرد. سەرڕێژ بووم لە نیعمەتی مەسیحی خاوەن شکۆمان لەگەڵ ئەو باوەڕ و خۆشەویستیەی کە بەهۆی یەکبوون لەگەڵ عیسای مەسیحدا بەدەست دێت. ئەم قسەیە ڕاستە و تەواو شایانی قبوڵکردنە. عیسای مەسیح بۆ ڕزگارکردنی گوناهباران هاتە جیهان. هیچ کەسێک بە ئەندازەی من گوناهبار نییە، بەڵام بەزەی پێم داهاتەوە تاکو یەکەم جار لە مندا عیسای مەسیح بەو پەڕی پشودرێژی دەربکەوێت، وەک نمونەیەک بۆ ئەوانەی باوەڕی پێدەهێنن بۆ ژیانی هەتاهەتایی. بۆ هەتاهەتایە ڕێز و شکۆمەندی بۆ پاشای هەتاهەتایی بێت کە نەمر و نەبینرا و تاقە خودایە. ئامین. کوڕم تیمۆساوس، ئەم ڕاستپاردەیەت پێدەسپێرم بە گوێرەی ئەو پێشبینیانەی پێشتر دەربارەی تۆ گوتراون تاکو بەهۆیانەوە بەباشی بجەنگیت. دەست بە باوەڕ و ویژدانێکی چاکەوە بگرە کە هەندێک کەس ڕەتیان کردەوە، جا کەشتی باوەڕیان تێکشکا. لەوانە هیمینایۆس و ئەسکەندەر. ئەوانمدایە دەستی شەیتان بۆ ئەوەی فێر بن کە کفر نەکەن. بەشی دووەم. نوێژکردن بۆ هەموو خەڵک. بۆیە پێش هەموو شتێک تکا دەکەم نوێژ و نزا و پاڕانەوە و سوپاسگوزاریتان بۆ هەموو خەڵک بێت، بۆ پاشا و دەسەڵاتداران تاکو بە ئاشتی و هێمنی و بەو پەڕی لە خواترسی و ڕێزەوە بژین. ئەمەش چاک و پەسەندکراوە لە لای خودای ڕزگارکەرمان، ئەوەی دەیەوێت هەموو خەڵکی ڕزگاریان بێت و بەرەو ناسینی ڕاستی بێن، چونکە خوددا یەکە و یەک ئاشتکەرەوە لە نێوان خوددا و مرۆڤدایە، ئەویش عیسای مەسیحی مرۆڤە. ئەوەی خوێنی خۆی کردە بەهای ئازادی بۆ هەمووان، شایەتیدانیش لە کاتی گونجاو بوو. بۆ ئەمە من بە مزگێنی دەر و نێردراو دەستنیشان کراوم. ڕاست دەڵێم و درۆ ناکەم، فێرکاری باوەڕ و ڕاستیم بۆ نەتەوەکان. جا دەمەوێ پیاوان لە هەموو شوێنێکدا نوێژ بکەن و بێت و ڕێی و مشتومڕ دەستی پاکیان بەرز بکەنەوە. ژنانیش پۆشاکیان بە شەرمەوە بێت، بە ڕێز و شیاوی خۆیان بڕازێننەوە،
نەک بە ئەگریجە و بە زێڕ و مرواری و جلی گرانبەها، بەڵکو بە کرداری چاک شیاوی ژنێک بێت کە بانگەشەی لە خواترسی بکات. ژن با لە هێمنیدا و ئەو پەڕی ملکەچی فێر بێت. ڕێگا نادەم ژن فێرکردن بدات و دەسەڵاتی بەسەر پیاودا هەبێت، بەڵکو دەبێت لە هێمنیدا بێت. چونکە یەکەم جار ئادەم شێوەی کێشرا، ئینجا حەوا. هەروەها ئادەم هەڵ نەخەڵەتا، بەڵکو ژن هەڵخەڵەتا و کەوتە گوناهەوە. بەڵام بە منداڵبوون ڕزگاری دەبێت ئەگەر لە باوەڕ و خۆشەویستی و پیرۆزی و شیاویدا بمێننەوە. بەشی سێیەم: مەرجەکانی چاودێر. ئەم قسەیە ڕاستە، ئەگەر یەکێک چاوی لە چاودێری بێت، حەزی لە چاکەکاریە. چاودێر دەبێت گلەیی لەسەر نەبێت، مێردی یەک ژن بێت، وریا و ژیر و بەڕێز و میوان دۆست بێت، بتوانێت خەڵک فێر بکات، سەرخۆش و توندوتیژ نەبێت، بەڵکو دڵنەرم بێت، شەڕفرۆش نەبێت، حەزی لە پارە نەبێت، خێزانەکەی باش بەڕێوە ببات. منداڵەکانی بەو پەڕی ڕێزەوە ملکەچ بن. ئەگەر کەسێک نەزانێت خێزانەکەی بەڕێوە ببات، چۆن چاودێری کڵێسای خودا دەکات. تازە نەبێت لە باوەڕ، نەوەک لووت بەرز بێت و هەمان سزای شەیتانی بەسەردا بدرێت. دەبێت ناوبانگی باش بێت لە لای ئەوانەی لە دەرەوەن، نەوەک قسەی بێتە سەر و بکەوێتە بەر داوی شەیتان. مەرجەکانی خزمەتکار. خزمەتکارانیش دەبێت بەڕێز بن، دوو زمان نەبن، شەراب زۆر نەخۆنەوە، چاویان لە دەستکەوتی ناڕەوا نەبێت. بە ویژدانێکی پاک دەست بەڕاستیە قوڵەکانی باوەڕەکەوە بگرن. با یەکەم جار تاقی بکرێنەوە کە بێگلەی بوون، با وەک خزمەتکار خزمەت بکەن. ژنەکانیش دەبێت بەڕێز بن، بوختانکەر نەبن، وریا بن، لە هەموو شتێکدا دڵسۆز بن. با خزمەتکار مێردی یەک ژن بێت و ماڵ و منداڵی باش بەڕێوە ببات. ئەوانەی باش خزمەتیان کردووە، پلەیەکی باش و متمانەیەکی زۆر لە باوەڕیان بە عیسای مەسیح بەدەست دەهێنن. گەورەترین نهێنی. هەرچەندە هیوادارم زوو بێمەلات، بەڵام ئەمانەت بۆ دەنووسم تاکو ئەگەر من لە هاتنم دواکەوتم، تۆ بزانی خەڵک چۆن لە ماڵی خودا ڕەفتار بکەن کە کڵێسای خودای زیندووە و کۆڵەکە و بناغەی ڕاستیە. بێگومان نهێنی لە خواترسی گەورەیە کە ئەمەیە: ئەو لە جەستەدا دەرکەوت، لەلایەن ڕۆحی پیرۆزەوە پاکانەی بۆ کرا، لەلایەن فریشتەکانەوە بینرا، لە نێو نەتەوەکان جاڕی بۆ درا، لە جیهاندا باوەڕی پێهێنرا و لە شکۆمەندیدا بەرز کرایەوە. بەشی چوارەم: فێرکارانی دووڕوو درۆزن. ڕۆح بەڕاشکاوی دەفەرمووێ کە لە کۆتایی ڕۆژگاردا هەندێک کەس لە باوەڕەکە هەڵدەگەڕێنەوە و بەدوای ڕۆحی چەواشە و فێرکردنەکانی ڕۆحەپیسەکان دەکەون. ئەم جۆرە فێرکردنە لە ڕێگەی درۆزنە دووڕووەکانەوە دێت کە ویژدانیان داخ کراوە. هاوسەرگیری قەدەغە دەکەن، فەرمانی نەخواردن دەدەن لەو خۆراکەی کە خودا بەدیی هێناوە بۆ ئەوەی بە سوپاسی باوەڕداران و ڕاستی ناسان وەربگیردرێت. هەموو بەدیهێنراوی خودا چاکە، ئەگەر شتێک بە سوپاسەوە وەرگیرا ڕەت ناکرێتەوە، چونکە بە وشەی خودا و نوێژەوە پیرۆز کراوە. خزمەتکاری باشی مەسیح. ئەگەر تۆ بەمانە ڕێنمایی خوشکان و برایان بکەیت، ئەوە دەبیتە خزمەتکارێکی باشی عیسای مەسیح کە بە وشەکانی باوەڕەکە و فێرکردنی باش پەروەردەکرایت و شوێنی دەکەویت. ئەفسانەی پوچ و حەقایەتی پیرێژنان ڕەت بکەوە، بەڵام خۆت لەسەر لە خواترسی ڕابهێنە. وەرزشی جەستەیی بۆ هەندێک شت سوودبەخشە، بەڵام لە خواترسی بۆ هەموو شتێک سوودبەخشە، چونکە بەڵێنی ژیانی ئێستا و داهاتووی تێدایە. ئەم قسەیە ڕاستە و شایانی پەسەندکردنی تەواوە.
بۆ ئەمە ڕەنج دەدەین و تێدەکۆشین، چونکە هیوامان بە خودای زیندووە، ئەوەی ڕزگارکەری هەموو خەڵکە بە تایبەتیش باوەڕداران. بەم شتانە ڕابسپێرە و فێر بکە. با کەس سوکایەتی بە گەنجیەتیت نەکات، بەڵکو ببە نمونەی باوەڕداران لە قسە و ڕەفتاردا، لە خۆشەویستی و باوەڕ و پاکیتدا. هەتا دێم بایەخ بە خوێندنەوەی گشتی نووسراوە پیرۆزەکان و وتاردان و فێرکردن بدە. ئەو بەهرەیەی لە تۆدایە پشتگوێی مەخە، ئەوەی بە پێشبینی وەردگرتووە کاتێک پیرانی کڵێسا دەستیان لەسەر دانایت. بایەخ بەم شتانە بدە، هەموو توانای خۆتی تێدا بەکار بهێنە، تاکو پێشکەوتنت بۆ هەمووان دەربکەوێت. ئاگاداری خۆت و فێرکردنت بە، لەسەری بەردەوام بە، چونکە ئەگەر ئەمەت کرد، خۆت و گوێگرانیشت ڕزگار دەکەیت. بەشی پێنجەم. شێوەی هەڵسوکەوتی باوەڕداران. پیر سەرزەنشت مەکە، بەڵکو وەک باوک هانی بدە، وەک برا لەگەڵ گەنجان هەڵسوکەوت بکە، وەک دایک لەگەڵ پیرێژن، لەگەڵ کچانیش وەک خوشک بەو پەڕی پاکی. دەربارەی بێوەژنان. ڕێز لەو بێوەژنانە بگرە کە بەڕاستی بێوەژنن، بەڵام ئەگەر بێوەژنێک منداڵ و وەچەی هەبوو، با فێر بن یەکەم جار وەک ئەرکی باوەڕە ڕێز لە خانەوادەیان بگرن و چاکەی دایک و باوکیان بدەنەوە، چونکە ئەمە پەسەند کراوە لای خودا. بێوەژنی ڕاستەقینە بە تەنهایە، هیوای بە خودایە، شەو ڕۆژ بەردەوامە لە نوێژ و پاڕانەوە، بەڵام ئەوەی بە چێژی دنیایی دەژیێت بە زیندویی مردووە. جا ئەمانەیان پێڕابسپێرە تاک و بێگلەی بن. بەڵام ئەگەر یەکێک بایەخ بە نزیکەکەی نادات، بە تایبەتی ئەندامانی خێزانی، ئەوە نکۆڵی لە باوەڕ کردووە و خراپترە لە بێباوەڕ. ئەگەر بێوەژنێک تەمەنی لە 60 ساڵ کەمتر نەبێت و یەک مێردی هەبوو بێت، لە لیست بنووسرێت. هەروەها دەبێت بە چاکەکاری شایەتی بۆ بدرێت، منداڵی بەخێو کرد بێت، میوانداری کرد بێت، پێی باوەڕدارانی شوشت بێت، یارمەتی لێقەوماوانی دابێت، بە هەموو جۆرە چاکەکاریەک هەستا بێت. بەڵام بێوەژنانی گەنج لەم لیستەیە دامەنێن، چونکە کاتێک ئارەزووەکانیان زاڵ دەبێت، پشت لە مەسیح دەکەن، حەز لە شوکردنەوە دەکەن. اینجا تاوانبار دەکرێن، چونکە پەیمانی یەکەمیان شکاندووە. هەروەها فێری بێکاری و ماڵە و ماڵکردن دەبن، نەک تەنها بێکاری، بەڵکو غەیبەتکاری و خۆخستنە کاروباری خەڵک، باسی شتێک دەکەن کە پێویست نییە. بۆیە دەمەوێ بێوەژنانی گەنج مێرد بکەنەوە تاکو منداڵیان ببێت و ماڵ بەڕێوە ببەن و دەرفەت نەدەنە دوژمن بۆ بوختان پێکردنمان، چونکە هەندێکیان گومڕابوونە و بەدوای شەیتان کەوتون. ئەگەر ژنە باوەڕدارێک بێوەژنێکی لە کەسوکاری هەبوو، با یارمەتی بدات و نەبێتە بار بەسەر کڵێساوە، تاکو کڵێسا یارمەتی ئەوانە بدات کە بەڕاستی بێوەژنن. پیرانی کۆمەڵە. ئەو پیرانەی کە بەباشی کڵێسا بەڕێوە دەبەن، شایانی ڕێزێکی دووقاتن، بە تایبەت ئەوانەی لە وتاردان و فێرکردنی وشەی خودا ماندوو دەبن، چونکە نووسراوە پیرۆزەکە دەفەرموێ لە کاتی گێرەکردن دەمی گا مەگرە، هەروەها کرێکار شایانی کرێی خۆیەتی. سکاڵا لەسەر هیچ پیرێک قبوڵ مەکە، بە 2 یان 3 شایەت نەبێت. ئەوانەی گوناه دەکەن لە بەردەم هەمووان سەرزەنشتیان بکە، بۆ ئەوەی ئەوانی دیکەش بترسن. لە بەردەم خودا و عیسای مەسیح و فریشتە هەڵبژێردراوەکان ڕاددەسپێرم ئەم ڕاستپاردانە بەبێ لایەنگری بەجێ بگەیەنە و هیچ شتێک بە دەمارگیریەوە مەکە. بەپەلە دەست لەسەر کەس دامەنێ و بەشداری گوناهی خەڵکی دیکە مەکە. خۆت بە پاکی ڕابگرە. ئیتر تەنها ئاو مەخۆرەوە، بەڵکو لەبەر گەدە و نەخۆشیە زۆرەکانت هەندێک شەراب بخۆوە.
هەندێک کەس گوناهەکانیان ئاشکرایە و پێشیان دەکەوێت بۆ حکومدان، بەڵام هەندێکی دیکە دوایان دەکەوێت. بە هەمان شێوە کردداری چاک ئاشکرایە، تەنانەت ئەوانەی ئاشکراش نین ناتوانرێ بشاردرێتەوە. بەشی شەشەم، دەربارەی کۆیلە. هەموو ئەوانەی لەژێر نیری کۆیلایەتیدان با گەورەکانیان بە شیاوی ئەو پەڕی ڕێز بزانن تاکو کفر بە ناوی خودا و فێرکردنەکەی نەکرێت. ئەوانەی گەورەکانیان باوەڕدارن با سوکایەتیان پێنەکەن چونکە برای باوەڕدارن. لە جێگەی ئەوە با زیاتر خزمەتیان بکەن لەبەر ئەوەی ئەوانەی سوود لە خزمەتیان وەردەگرن باوەڕدار و خۆشەویستن. جا ئەمانەیان فێر بکە و هانیان بدە. خۆشەویستی پارە. ئەگەر کەسێک بە جۆرێکی دیکە خەڵک فێر دەکات کە ناگونجێت لەگەڵ پەیامی دروستی عیسای مەسیحی خاوەن شکۆمان و لەگەڵ ئەو فێرکردنەی لەسەر لەخواترسی ڕاوەستاوە، ئەوە لووتبەرزە و هیچ تێناگات، حەز لە شەڕەقسە و دەمەقاڵێ دەکات کە دەبێتە هۆی چاوپیسی، ناکۆکی، بوختان، گومانی خراپ و ململانێ. ئەمانەش ئەو کەسانە دەیکەن کە بیریان خراپ بووە و ڕاستیان لێون بووە و لەخواترسی بە بازرگانی دادەنێن. ڕاستە لەخواترسی ئەگەر بە قایلبوون بێت قازانجێکی گەورەیە. لەبەر ئەوەی هیچمان نەهێناوە بۆ جیهان ئاشکرایە ناتوانین هیچیشی لێ ببەینە دەرەوە. جا ئەگەر خواردن و پۆشاکمان هەیە با پێی ڕازی بین. بەڵام ئەوانەی حەز دەکەن دەوڵەمەند بن دەکەونە تاقیکردنەوە و داوەوە. هەروەها دەکەونە نێو زۆر ئارەزووی گەوجانە و زیانبەخشەوە کەوا دەکات مرۆڤ تێبکەوێت و لە ناو بچێت. لەبەر ئەوەی خۆشەویستی پارە یەکێکە لە سەرچاوەکانی هەموو جۆرە خراپەکاریەک. هەندێک کەس بە دوای داگەڕان ون بوون لە باوەڕەکەیان و خۆیان تووشی ئازارێکی زۆر کرد. تێکۆشانی باوەڕ. بەڵام تۆ ئەی پیاوی خودا لەم شتانە ڕابکە، بە دوای ڕاست و دروستی و لەخواترسی و باوەڕ و خۆشەویستی و دان بە خۆداگرتن و دڵنەرمیدا بگەڕێ. لە کێشمەکێشی باوەڕەکەدا باش تێبکۆشە، دەست بە ژیانی هەتاهەتاییەوە بگرە ئەوەی خودا بانگی کردووی بۆی کاتێک لە بەردەم چەندین شایەتدا بەباشی دانت پێدانا. ڕات دەسپێرم لە بەردەم خودا ئەوەی ژیان بە هەمووان دەدات و لە بەردەم عیسای مەسیح ئەوەی شایەتی باشیدا لە لای پیلاتۆسی پۆنتی کە بە پاکی و بێگلەیی ئەو ڕاستپاردانە بپارێزیت هەتا ڕۆژی دەرکەوتنی عیسای مەسیحی خاوەن شکۆمان، ئەوەی خودا لە کاتی دیاریکراو دەری دەخات. خودا بەرەکەتدار و تاقەسەرۆک، پاشای پاشایان، گەورەی گەورەکان، تەنها ئەو نەمرە لە ڕووناکی نیشتەجێیە و کەس لێی نزیک نابێتەوە، ئەوەی کەس نەیبینیوە و ناتوانێ بیبینێت، بۆ ئەوە ڕێز و توانای هەتاهەتایی. ئامین. دەوڵەمەندەکانی ئەم ڕۆژگارە ڕابسپێرە لووتبەرز نەبن و هیوایان بە سامانی لە ناوچوو نەبێت، بەڵکو بە خودا کە هەموو شتێکمان بە تێڕوپڕی دەداتێ تاکو خۆشی لێ ببینین. ڕایان بسپێرە چاکە بکەن و لە کاری چاکەدا دەوڵەمەند بن. دڵفراوان بن و ئامادە بن بەشی خەڵکی دیکە بدەن. بەم شێوەیە گەنجینە و بناغەیەکی چاک بۆ دوا ڕۆژدا دەنێن و ژیانێکی ڕاستەقینە بەدەست دەهێنن. تیمۆساوس سپاردەکە بپارێزە. خۆت دوور بخەرەوە لە هەموو کفرێکی هیچ و پوچ و لەو وتە بێکەڵکانەی بە درۆ ناونراون زانست کە هەندێک کردیانە پیشە و لە ڕێگای باوەڕەکە گومڕابوون. با نیعمەتتان لەگەڵ بێت. دووەمنامەی پۆڵس بۆ تیمۆساوس. بەشی یەکەم.
لە پۆلسەوە کە بەخواستی خوددا نێردراوی عیسای مەسیحە بە گوێرەی بەڵێنی ژیان کە بە یەکبوون لەگەڵ عیسای مەسیحدا بەدەست دێت بۆ کوڕی خۆشەویستم تیمۆساوس با نیعمەت و بەزەیی و ئاشتی لە خودای باوک و عیسای مەسیحی خاوەن شکۆمانەوە لەگەڵت بێت. هاندان بۆ ئازارچێشتن. سوپاسی خوددا دەکەم ئەوەی هەروەک باو باپیرانم بە ویژدانێکی پاک دەیپەرستم کاتێک بە شەو و ڕۆژ بێبڕانەوە لە پاڕانەوەکانمدا یادت دەکەم. کاتێک یادی فرمێسکەکانت دەکەمەوە پەرۆشی بینینت دەبم تاکو پڕ بم لە خۆشی. باوەڕی بێدووڕووی تۆم بۆ بیر دێتەوە کە یەکەم جار لە ناخی لوئیسیدا پیرەت و یونیکی دایکت دانیشتە جێبوو دڵنیام لە تۆشدایە. لەبەر ئەمە وەبیرت دەهێنمەوە ئەو بەهرەیە دابگرسێنیت کە لە دوای ئەوەی من دەستم لەسەرت دانا خوددا پێی بەخشیت چونکە خوددا ڕۆحی ترسی پێمان نەبەخشیوە بەڵکو ڕۆحی هێز و خۆشەویستی و خۆڕاگری پێبەخشیوین. بۆیە نە لە بەرامبەر پەیامەکە سەبارەت بە مەسیحی خاوەن شکۆمان و نە بەرامبەر بە من کە لە پێناوی ئەودا بەند کراوم هەست بە شەرمەزاری مەکە بەڵکو لەگەڵ من و بە پشتبەستن بە هێزی خوددا بەشداری لەو ئازارەدا بکە کە بەهۆی مزگێنیەوە دەیچێژیت. خوددا ڕزگاری کردین و بە بانگەوازێکی پیرۆز بانگی کردین نەک بە گوێرەی کردارمان بەڵکو بە گوێرەی خواست و نیعمەتی خۆی کە پێش دەستپێکی زەمانە بەهۆی یەکبوونمان لەگەڵ عیسای مەسیحدا پێمان دراوە. ئێستاش ئاشکرا بوو بە دەرکەوتنی عیسای مەسیحی ڕزگارکەرمان ئەوەی مردنی لەناو بردوو لە ڕێگەی پەیامی ئینجیلەوە ژیان و نەمری ڕووناک کردەوە. بۆ ئەم مزگێنیە بە مزگێنی دەر و نێردرا و مامۆستا دەست نیشان کرام. لەبەر ئەم هۆیەش ئەم ئازارانە دەچێژم بەڵام شەرمی پێوە ناکەم چونکە دەزانم باوەڕم بەکوێهێناوە. دڵنیام مەسیح دەتوانێ پارێزگاری سپاردەکەم بکات هەتا ئەو ڕۆژە. سپاردە چاکەکە بپارێزە. بەدوای ئەو فێرکردنە دروستە بکەوە کە لە منت بیستووە بیکە سەرمەشقی ژیانت لەگەڵ ئەو باوەڕ و خۆشەویستیەی کە لە یەکبوون لەگەڵ عیسای مەسیحدا هەیە. سپاردە چاکەکە بە ڕۆحی پیرۆز بپارێزە کە تیامان دانیشتە جێیە. ئەمە دەزانی هەموو ئەوانەی لە ئاسیادان وازیان لێهێنام لەوانە فیگەلۆس و هەرمۆگینیس. با مەسیحی باڵا دەست بەزەیی بە خێزانی ئۆنیسیفۆرۆستا بێتەوە چونکە زۆر جار وەرەی بەرز کردومەتەوە و شەرمی بە کۆت و زنجیرم نەبووە بەڵکو کاتێک لە ڕۆما بوو بە پەرۆشیەوە بە دوامدا گەڕا و منی دۆزیەوە. با لە ڕۆژی لێپرسینەوەدا بەهۆی مەسیحی باڵا دەستەوە بەزەیی خودای باوک بەدەست بهێنێت. تۆ باش دەزانیت کە لە ئەفەسۆس بە چەندین شێوە خزمەتی کردم. بەشی دووەم. بەشداری ئازار بکە. بۆیە کوڕی خۆم تۆ بەهێز بە بەو نیعمەتەی کە لە عیسای مەسیحدایە ئەوەی لە بەردەم چەندین شایەتدا لە منت بیستووە بە خەڵکی دڵسۆزی بسپێرە کە لێهاتوو بن بۆ ئەوەی خەڵکی دیکەش فێر بکەن وەک سەربازێکی چاک بۆ عیسای مەسیح لەگەڵمان بەشداری لە ئازار بکە. هیچ سەربازێک خۆی بە کاروباری ڕۆژگارەوە خەریک ناکات تاکو فەرماندەکەی ڕازی بکات. ئەگەر یەکێک پێشبڕکێ بکات خەڵات ناکرێت ئەگەر شوێن یاسای پێشبڕکێکە نەکەوێت. جوتیاری ڕەنجدەر دەبێ یەکەم کەس بێت بەشی خۆی لە بەرهەمەکە ببات. بیر بکەوە لەوەی دەیڵێم مەسیحی خاوەن شکۆ یارمەتیت دەدات لە هەموو شتێک تێبگەیت. یادی عیسای مەسیح بکە کە لە نێو مردووان هەستایەوە و لەنەوەی داود بوو. ئەمە پەیامی ئینجیلەکەمە کە لە پێناویدا ئازار دەچێژم و وەک تاوانبارێک کۆت و زنجیر کراوم بەڵام وشەی خوددا کۆت ناکرێت. بۆیە بەرگەی هەموو شتێک دەگرم لەبەر ئەوانەی خوددا هەڵی بژاردن تاکو ئەوانیش ئەو ڕزگاریە بەدەست بهێنن کە بەهۆی عیسای مەسیحەوەیە لەگەڵ شکۆی هەتا هەتایی.
ئەم قسەیە ڕاستە. ئەگەر لەگەڵیدا مردبین لەگەڵیشی دەژین، ئەگەر دان بەخۆدا بگرین لەگەڵیدا پاشایەتی دەکەین، ئەگەر نکۆڵی لێ بکەین ئەویش نکۆڵیمان لێ دەکات، ئەگەر دڵسۆز نەبین ئەو هەر بە دڵسۆزی دەمێنێتەوە، چونکە ناتوانێت نکۆڵی لە خۆی بکات. کارگەری وشەی ڕاست. ئەمانەیان بیر بخەوە و لە شەڕە قسە ئاگاداریان بکەوە لە بەردەم خودا، چونکە سوودی نییە، بەڵکو بیسەران دەڕوخێنێت. کۆشش بکە وەک کارگەرێکی بێشەرمەزاری خۆت بسەلمێنی بۆ خودا، بە ڕێگای ڕاست وشەی ڕاستی لێک بدەیتەوە. خۆت لە قسەی هیچ و پوچ بپارێزە، چونکە زیاتر و زیاتر مرۆڤ بەرەو خوانەناسی دەبات. وشەکانیان وەک لاڕەشەیە تەشەنە دەکات. لەوانە هیمینایۆس و فیلێتۆس کە لە ڕاستی دەرچوون و دەڵێن هەستانەوە ڕووی داوە، ئیتر باوەڕی هەندێک هەڵدەگێڕنەوە. بەڵام بناغە توندەکەی خودا چەسپاوە، ئەم مۆرەی لەسرە، یەزدان ئەوانەی هی خۆیەتی دەیان ناسێت. هەروەها ئەوەی ناوی یەزدانی لەسرە با لە بەدکاری دوور بکەوێتەوە. بەڵام لە ماڵێکی گەورەدا تەنها قاپ و قاچاغی زێڕوزی و نییە، بەڵکو تەختە و قوڕیشی لێیە کە هەندێکیان بۆ ڕێزلێنانن و هەندێکی دیکەشیان بۆ کاروباری ئاساین. بۆیە ئەگەر یەکێک خۆی لەمانە پاک بکاتەوە، ئەوە دەبێتە جامێک بۆ ڕێزلێنان، پیرۆز و سوود بەخش بۆ گەورەکەی، ئامادە بۆ هەموو کارێکی چاک. لە هەوەسەکانی گەنجیەتی ڕابکە، کۆشش بکە بۆ ڕاست و دروستی و باوەڕ و خۆشەویستی و ئاشتی لەگەڵ ئەوانەی بەدڵێکی پاک لە مەسیحی باڵا دەست دەپاڕێنەوە. لە گفتوگۆی پوچ و نەزان دوور بکەوە، بزانە شەڕی لێ دەکەوێتەوە. بەندەی مەسیحی خاوەنشکۆ نابێت شەڕفرۆش بێت، بەڵکو دەبێت لەگەڵ هەمووان میهرەبان بێت. هەروەها پێویستە لە کاتی تەنگانەدا دان بەخۆیدا بگرێت. ئەوانەی بربەرەکانەی دەکەن بە دڵنەرمی ڕاستیان بکاتەوە، بە هیوای ئەوەی خودا تۆبەکردنی ڕاستی ناسینیان بداتێ و لە داوی شەیتان هۆشیان بە خۆیاندا بێتەوە، ئەوەی بۆ ئەنجامدانی خواستی خۆی بەندی کردن. بەشی سێیەم. نیشانەکانی ڕۆژانی دوایی. ئەوە بزانە کە لە ڕۆژانی کۆتاییدا کاتێکی تەنگانەدا دێت، چونکە خەڵکی خۆیان خۆش دەوێ، پارەیان خۆش دەوێ، لوت بەرزن، خۆ هەڵکێشن، زمان پیسن، گوێڕایەڵی دایک و باوک نابن، سوپاس گوزار نین، گڵاون، بێخۆشەویستین، گەردن ئازاد ناکەن، بوختانکەرن، بەسەر خۆدا زاڵ نەبوون، دڕندەن، حەز لە چاکە ناکەن، ناپاکن، سەرەڕۆ و لە خۆباین، زیاتر حەزیان لە چێژە نەک خۆشەویستی خودا، ڕواڵەتی خواترسیان هەیە بەڵام نکۆڵی لە هێزەکەی دەکەن. جا لەوانە دوور بکەونەوە. ئەوانە لەو جۆرە کەسانن کە بە ماڵاندا دەگەڕێن، ژنە لاوازەکان دەستەمۆ دەکەن کە بە بارگرانی گوناهەوە شوێنی هەموو جۆرە هەوەسێک کەوتون، هەردەم فێر دەبن بەڵام هەرگیز ناتوانن ڕاستی بناسن. وەک چۆن یەنیس و یەمبریس بربەرەکانەی موسایان کرد، ئەوانەش بربەرەکانەی ڕاستی دەکەن. ئەو پیاوانە مێشکیان گەندەڵ بووە و لەلایەن باوەڕەکەوە ڕەتکراونەتەوە، بەڵام زیاتر پێش ناکەون، چونکە گێلایەتیان بۆ هەمووان دەردەکەوێت، وەک گێلایەتی ئەوانی لێهات. لەسەر باوەڕت بمێنەوە. بەڵام تۆ فێرکردن و شێوازی ژیان، ئامانج و باوەڕ، ئارامگرتن و خۆشەویستی و دان بەخۆداگرتن، چەوسانەوە و ئازاری منت زانی، ئەوەی لە ئەنتاکیا و کۆنیا و لیسترا بەسرم هات و بەرگەی چ چەوسانەوەیەکم گرت، بەڵام مەسیحی باڵا دەستیش لە هەمویان دەربازی کردم. هەموو ئەوانەی دەیانەوێ بە لەخوا ترسیەوە بە یەکبوون لەگەڵ عیسای مەسیح بژین دەچەوسێنرێنەوە، بەڵام خراپەکار و فێڵبازان بەرەو خراپتر دەڕۆن
کە چەواشەکار و چەواشەکراون. بەڵام تۆ لەسەر ئەوە بمێنەوە کە فێری بوویت و دڵنیا بوویت چونکە زانیت لەکوێ فێر بوویت. هەروەها لە منداڵیەوە لە نووسراوە پیرۆزەکانەوە دەزانیت کە دەتوانن لە ڕێگەی باوەڕ بە عیسای مەسیح بتکەنە دانا بۆ بەدەستهێنانی ڕزگاری. هەموو نووسراوە پیرۆزەکان لە سروشی خوددان، سوود بەخشن بۆ فێرکردن و سەرزەنشت و ڕاستەڕێکردن و لێڕاهێنان لە ڕاست و دروستی، تاکو پیاوی خوددا تەواو ئامادە بێت بۆ هەموو کارێکی باش. بەشی چوارەم، وشەی خوددا ڕابگەیەنە. لەبەردەم خوددا و عیسای مەسیح ئەوەی لە داهاتوودا زیندوان و مردووان حکم دەدات، لەبەر دەرکەوتنی خۆی و شانشینەکەی ڕاددەسپێرم وشەی خوددا ڕابگەیەنە. ئامادە بە لە کاتی گونجاو و نەگونجاو، سەرزەنشت بکە، ڕابخوڕە، ورە بەرز بکەوە بەو پەڕی پشوو درێژی و فێرکردنەوە، چونکە کاتێک دێت خەڵک بەرگەی فێرکردنی دروست ناگرن، بەڵکو بە گوێرەی ئارەزووی تایبەتی خۆیان مامۆستا کۆ دەکەنەوە تاکو ختووکەی گوێیان بدات. بۆ ڕاستی گوێیان دادەخەن، بۆ ئەفسانە لا دەدەن. بەڵام تۆ لە هەموو شتێکدا وریابە، لە ئازاردا دان بە خۆتدا بگرە، بەکاری مزگێنی دەری هەستە، خزمەتی خۆت تەواو بکە. سەبارەت بە من وا وەک شەرابی پێشکەشکراو دەڕژێم و کاتی کۆچکردنم هاتووە. تێکۆشانێکی باش تێکۆشاوم، پێشبڕکێکەم تەواو کرد و باوەڕەکەم پاراست. ئێستا تاجی ڕاست و دروستیم بۆ دانراوە، ئەوەی مەسیحی خاوەن شکۆ کە دادوەری ڕاست و دروستە لەو ڕۆژەدا دەمداتێ، تەنها بۆ من نییە، بەڵکو بۆ هەموو ئەوانەشە کە پەرۆشی دەرکەوتنین. دوا ڕاستپاردە. کۆشش بکە زوو بێیتە لام، چونکە دیماس بەجێی هێشتم، ئەم جیهانەی خۆشویست و چوو بۆ سالۆنیکی، کریسکینیش بۆ گەلاتیا و تیتۆس بۆ دەلماتیا. بە تەنها لۆقام لەلایە. مەرقۆس لەگەڵ خۆت بهێنە، چونکە لە خزمەتکردندا سوودی بۆم هەیە. تیخیکۆسم ناردووە بۆ ئەفەسۆس. کاتێک هاتیت ئەو کەوایە لەگەڵ خۆت بهێنە کە لە ترۆئاس لە لای کارپۆس بەجێم هێشت. تۆمارەکانیش بهێنە، بە تایبەت دەستنووسەکان. ئەسکەندەری مسگەر زۆر خراپەی لەگەڵ کردم. مەسیحی خاوەن شکۆ تۆڵەی لێ دەکاتەوە لەسەر کردارەکانی. خۆتی لێ بپارێزە، چونکە زۆر بەرهەڵستی پەیامەکەمانی کرد. لە بەرگری یەکەمم کەس لەگەڵم نەهات، بەڵکو هەموو بەجێیان هێشتم. خودایە لەسەریان هەژمارد مەکە، بەڵام مەسیحی خاوەن شکۆ لەگەڵم وەستا و بەهێزی کردم، تاکو بە منەوە جاردانەکە بە تەواوی بدرێت و هەموو گەلان بیبیستن. ئیتر لە دەمی شێر دەرباز بووم. مەسیحی خاوەن شکۆ لە هەموو خراپەیەک دەربازم دەکات و ڕزگارم دەکات بۆ شانشینە ئاسمانیەکەی. با هەتایە مەسیح شکۆدار بێت. ئامین. سڵاو لە پریسکیلا و ئەکیلا و خێزانی ئۆنیسیفۆرۆس بکە. ئەراستۆس لە کۆرنسۆس مایەوە، بەڵام ترۆفیمۆسم بە نەخۆشی لە میلیتۆس بەجێهێشت. کۆشش بکە پێش زستان بێی. یۆبۆلۆس و پودیس و لینۆس و کلاودیا و هەموو خوشکان و برایان سڵاوت لێ دەکەن. مەسیحی خاوەن شکۆ لەگەڵ ڕۆحت بێت، با نیعمەتتان لەگەڵ بێت. نامەی پۆڵس بۆ تیتۆس. بەشی یەکەم. لە پۆڵسەوە بەندەی خوددا و نێردراوی عیسای مەسیح لە پێناوی گەشەکردنی باوەڕی ئەوانەی خوددا هەڵی بژاردوون بۆ ناسینی ئەو ڕاستیەی کە بەرەو لە خواترسیان دەبات، بە هیوای ئەو ژیانە هەتاییەی کە خوددا ئەوەی هەرگیز درۆ ناکات لە پێش دەستپێکی زەمان بەڵێنی داوە. لە کاتی خۆیدا وشەکەی بەڕاگەیاندن دەرخست، ئەوەی بە گوێرەی فەرمانی خودای ڕزگارکەرمان بە من سپێردرا. بۆ تیتۆسی کوڕی ڕاستەقینەم بە گوێرەی باوەڕی هاوبەشمان با نیعمەت و ئاشتی لە خودای باوک و
عیسای مەسیحی ڕزگار کەرمانەوە لەگەڵت بێت. ڕاستپاردەی دانانی پیران. لەبەر ئەمە تۆم لە دوورگەی کریت بەجێهێشت تاکو ئەو شتانەی ماونەتەوە ڕێکیان بخەیت و لە هەموو شارێکدا پیراندا بنیت وەک ڕام سپاردوویت. پیر دەبێت گلەیی لەسەر نەبێت، مێردی یەک ژن بێت، منداڵەکانی باوەڕدار بن و کەس لەسەر بەڕەڵایی و یاخیبوون سکاڵایان لێ نەکات. لەبەر ئەوەی چاودێر سەرکاری خودایە پێویستە گلەیی لەسەر نەبێت، خۆسەپێن و تووڕە و سەرخۆش و شەڕفرۆش نەبێت، چاوی لە دەستکەوتی ناڕەوا نەبێت، بەڵکو میوان دۆست بێت، حەز لە چاکە بکات، ژیر بێت، ڕاست و دروست و پیرۆز و خۆڕاگر بێت، دەست بە پەیامی متمانەوە بگرێت کە بە گوێرەی فێرکردنە تاکو بتوانێت بە فێرکردنی دروست خەڵکان بدات، سەرزەنشتی بەرهەڵستکاران بکات. دژایەتی مامۆستا درۆزنەکان. باسی ئەو شتانە دەکەم چونکە خەڵکی یاخی زۆرن کە فێڵبازن و قسەی پوچ دەکەن، بە تایبەتی لەو تاقمەی کە دەڵێن دەبێ باوەڕدار خەتەنە بکرێت، دەبێت دەمی ئەمانە دابخرێت، چونکە بۆ دەستکەوتی ناڕەوا بە فێرکردنە ناپەسەندەکانیان تەواوی خێزانەکان هەڵدەگەڕێننەوە. یەکێک لە پێغەمبەرانی دوورگەی کریت گوتوویەتی کریتیەکان هەمیشە درۆ دەکەن، دەعبای بەدکارن، نەوسنی تەمبەڵن. ئەم شایەتیە ڕاستە. لەبەر ئەوە بە توندی سەرزەنشتیان بکە تاکو لە باوەڕەکەدا دروست بن و سەرنج نەدەنە ئەفسانەی جوولەکە و ڕاستپاردەی ئەو کەسانەی کە لە ڕاستی هەڵدەگەڕێنەوە. بۆ پاک هەموو شتێک پاکە، بەڵام بۆ گڵاو و بێباوەڕان هیچ شتێک پاک نییە. لە ڕاستیدا بیر و ویژدانیشیان گڵاو بووە، بانگەشەی ئەوە دەکەن کە خوددا دەناسن، بەڵام بەکردەوە نکۆڵی لێ دەکەن. ئەوانە قێزەون و گوێڕایەڵ نین و بە کەڵکی هیچ چاکەکاریەک نایەن. بەشی دووەم. ڕاستپاردە بۆ باوەڕداران. بەڵام تۆ دەبێت بە فێرکردنی دروست خەڵکی فێر بکەیت. پیرەمێردەکان فێر بکەن کە وریابن، بەڕێز، ژیر، دروست بن لە باوەڕ و خۆشەویستی و دان بەخۆداگرتن. هەروەها پیرێژنەکان فێر بکەن کە بەڕێزەوە بژین، بوختانکەر نەبن و خوو بە شەرابەوە نەگرن، بەڵکو شتی چاک فێری خەڵکی بکەن. تاکو ئامۆژگاری ژنە گەنجەکان بکەن کە مێرد و منداڵیان خۆش بوێت، ژیر و پاک بن، بە ماڵەوە سەرقاڵ بن، چاک بن و ملکەچی مێردەکانیان بن، نەوەک کفر بە وشەی خوددا بکرێت. بە هەمان شێوە هانی پیاوە گەنجەکان بدە ژیر بن، لە هەموو شتێکدا ببە بەنمونەیان بۆ چاکەکاری، لە فێرکردندا دروستی و دڵسۆزی پیشان بدە، با قسەت دروست بێت و ڕەخنەی لێ نەگیرێت، تاکو ناحەز شەرمەزار بێت، چونکە هیچی خراپ نادۆزێتەوە لە دژتان بیڵێت. کۆیلەکانیش لە هەموو شتێکدا ملکەچی گەورەکانیان بن، ڕازیان بکەن، بەرپەرچیان نەدەنەوە، هیچیان لێ نەدزن، بەڵکو ئەو پەڕی دەستپاکی پیشان بدەن، تاکو لە هەموو شتێکدا فێرکردنی خودای ڕزگارکەرمان بڕازێننەوە. نیعمەتی خوددا دەرکەوت و ڕزگاری پێشکەشی هەموو خەڵک دەکات. ئەوەی فێرمان دەکات نکۆڵی لە خوانەناسی و هەوەسە دنیاییەکان بکەین، بە ژیری و ڕاست و دروستی و لە خواترسی بژین لەم دنیایە، لە چاوەڕوانی هیوای بەرەکەتدار دەرکەوتنی شکۆی خودای گەورە و ڕزگارکەرمان عیسای مەسیح، ئەوەی بۆ ئێمە خۆی بەخت کرد تاکو لە هەموو سەرپێچیەک بمان کڕێتەوە و گەلێکی تایبەت بۆ خۆی پاک بکاتەوە، دڵگەرم بۆ چاکەکاری. ئەو شتانە فێری خەڵکی بکە، هانیان بدە و بە هەموو دەسەڵاتێک سەرزەنشتیان بکە. ڕێگامەدە کەس بەکەمت بزانێت. بەشی سێیەم. ڕزگاری بەهۆی ڕۆحی پیرۆز. یادی باوەڕداران بخەرەوە ملکەچی فەرمان ڕەوایان و دەسەڵاتداران بن، گوێڕایەڵ بن، بۆ هەموو کارێکی چاک ئامادە بن، قسە بە کەس نەڵێن، شەڕفرۆش نەبن،
خۆنەویست بن لەگەڵ هەموو خەڵک دڵنەرمی پیشان بدەن. پێشتر ئێمەش گێل و یاخی و گومڕا بووین، کۆیلەی هەموو جۆرە هەوەسبازی و چێژوەرگرتنێک بووین، لە قین و ئیرەییدا دەژیاین، ئێسکگران بووین، ڕقمان لە یەکتری بوو. بەڵام کاتێک میهرەبانی خودای ڕزگار کەرمان و خۆشەویستیەکەی دەرکەوت، نەک بەهۆی کاری ڕاست و دروست کە ئێمە کردومانە، بەڵکو بە بەزەی خۆی ڕزگاری کردین، ئەویش لە ڕێگەی ئەو شوشتنەوەیە بوو کە بەهۆیەوە ڕۆحی پیرۆز لەدایک بوونەوەیەکی نوێ و ژیانێکی نوێی پێبەخشین. ئەوەی لە ڕێگەی عیسای مەسیحی ڕزگار کەرمانەوە بە دڵفراوانیەوە ڕشتی بەسەرماندا، تاکو پاش ئەوەی بە نیعمەتی ئەو بێتاوان کراین، بە گوێرەی هیوای ژیانی هەتاهەتایی ببینە میراتگر. ئەم قسەیە ڕاستە، دەمەوێ سوور بیت لەسەر ئەم شتانە، تاکو ئەوانەی باوەڕیان بە خودا هێنا بایەخ بەوە بدەن کە بۆ کرداری چاک خۆیان تەرخان بکەن. ئەم شتانە باش و سوود بەخشە بۆ خەڵک. دوورکەوتنەوە لە قسەی پوچ. بەڵام لە گفتوگۆی گێلانە و ڕەچەڵەک و ناکۆکی و شەڕ لەسەر تەورات دوور بکەوە، چونکە بێسوود و پوچە. ناکۆکی کار ئاگادار بکەوە، لە دوای جارێک و دوان لێی دوور بکەوە. دەزانیت کەسانی وەک ئەو لادەر و گوناهبارە و خۆی حکمی بەسەر خۆیدا داوە. دوا ڕاستپاردە. کاتێک ئەرتیماس یان تیخیکۆس دەنێرمەلات، هەوڵ بدە لە نیکۆپۆلیس بێیت بۆ لام، چونکە بەتەمام زستان لەوێ بمێنمەوە. هەوڵ بدە زیناسی پارێزەر و ئەپۆلۆس بنێری، تاکو پێویستیان بە هیچ نەبێت. پێویستە خەڵکەکەمان فێر بن کە خۆیان بۆ کرداری چاک و پێداویستیە گرنگەکان تەرخان بکەن، تاکو بێبەرهەم نەبن. هەموو ئەوانەی لەگەڵمدان سڵاوت لێ دەکەن. سڵاو لەوانە بکە کە لە باوەڕدا ئێمەیان خۆش دەوێت. با نیعمەت لەگەڵ هەمووتان بێت. نامەی پۆڵس بۆ فلیمۆن. بەشی یەکەم. لە پۆڵسەوە کە لە پێناوی عیسای مەسیح بەند کراوە، هەروەها لە تیمۆساوسی برامانەوە، بۆ هاوکار و خۆشەویست فلیمۆن و خوشکە ئەپفیە و ئەرخیپۆس کە سەربازە لەگەڵمان، هەروەها بۆ ئەو کڵێسایەی لە ماڵەکەتدا کۆدەبنەوە. با نیعمەت و ئاشتی لە خودای باوکمان و عیسای مەسیحی خاوەن شکۆوە لەگەڵتان بێت. خۆشەویستی و باوەڕی فلیمۆن. هەمیشە سوپاسی خودام دەکەم کاتێک لە نوێژەکانمدا ناوی تۆ دەهێنم، چونکە باوەڕی تۆ بە عیسای خاوەن شکۆ و خۆشەویستی تۆم بۆ هەموو گەلی پیرۆزی خۆی بیستووە. نوێژ دەکەم کە باوەڕی هاوبەشمان کاریگەر بێت لە زانینی هەموو چاکەیەک کە لە پێناوی مەسیحدا بەشداری دەکەین. ئەی برا، بەهۆی خۆشەویستیتەوە زۆر شاد بووم و هاندرام، لەبەر ئەوەی بەهۆی تۆوە دڵی گەلی پیرۆزی خوددا گەشایەوە. داواکاری پۆڵس. بۆیە هەرچەندە بە یەکبوون لەگەڵ مەسیحدا مافی ئەوەم هەیە بۆ ئەرکی بەجێ فەرمانت پێ بکەم، بەڵام لەبەر خۆشەویستی نێوانمان، منی پۆڵسی پیرەمێرد ئێستا کە لە پێناوی عیسای مەسیح گیراوم، داواکاریەکم لێت هەیە سەبارەت بە ئۆنسیمۆسی کوڕم، ئەوەی لە بەندیخانە لە ڕێگەی منەوە باوەڕی هێنا. پێشتر بۆ تۆ بێکەڵک بوو، بەڵام ئێستا کەڵکی بۆ من و بۆ تۆ هەیە. ئەو دەنێرمەوە لات کاتژگەرمە. حەزم دەکرد لە لای خۆم بیهێڵمەوە، تاکو لە جیاتی تۆ خزمەتی منی کۆت و بەندکراو لە پێناوی مزگێنی مەسیح بکات. بەڵام نەمویست بێ ڕەزامەندی تۆ هیچ شتێک بکەم، تاکو چاکەکەت بەخواستەوە بێت، نەک بە ناچاری. لەوانەیە لەبەر ئەمە بوو بێت بۆ ماوەیەک لێت دوورکەوتەوە، تاکو بۆ هەتاهەتایە بگەڕێتەوە لات. جا لە ئەمڕۆ بەدواوە کۆیلە نییە، بەڵکو لە کۆیلە باشترە. برایەکی باوەڕداری خۆشەویستە.
ئەگەر برایەکی خۆشەویست بێت بۆ من، ئاخۆ چەند زیاتر دەبێت بۆ تۆ کە بەلەش وەک مرۆڤ و بە یەکبوون لەگەڵ مەسیحدا وەک برا هاوبەشن. لەبەر ئەوە ئەگەر تۆ من بە هاوبەش دادەنێیت، وەک من وەری بگرەوە. ئەگەر خراپەیەکی لەگەڵ کردویت یان قەرزێکت بەسەریەوە هەیە، لەسەر منی بنووسە. من پۆڵسم، بەدەستی خۆم نووسیومە، من دەیدەمەوە. نامەوێ پێت بڵێم تۆ خۆشت قەرزاری منی. براگیان، لە پێناوی عیسای خاوەن شکۆمان ئەم چاکەیەم لەگەڵ بکە، بە مەسیح دڵخۆشم بکە. ئەمەت بۆ دەنووسم چونکە دڵنیام گوێڕایەڵ دەبیت و دەزانم کە زیاتر لەوە دەکەیت کە داوات لێ دەکەم. سڵاوی کۆتایی. لەگەڵ ئەمەشدا ژووری میوانداریم بۆ ئامادە بکە، چونکە هیوادارم بەهۆی نوێژەکانتانەوە بە ئێوە ببەخشرێم. ئەپەفراس کە لە پێناوی عیسای مەسیحدا لەگەڵ مندا بەندکراوە سڵاوت لێ دەکات. هەروەها مەرقۆس و ئەریستارخۆس و دیماس و لۆقا کە هاوکار من. با نیعمەتی عیسای مەسیحی خاوەن شکۆ لەگەڵ ڕۆحتان بێت.